لدور في بابتي جولة كارزان صباح حورامي جافدر السياسي اتقلمه قالك بخير بيكا كارزان يعني بديتناته تفيرا شانو كدا پیدا بوي تایبتی لروش هلاتا ناوینو افناکوکین درزبن دناف برا امریکا و هروسا کمارا اسلامیا ایران دا ایران وصلا گاندیا کو ده هندک بگیریندی پر کفتنا اتمی راوسینین ما بس بچه بوچی و قناغه دا نوکدا سپاس بۆ وار تیڤی لە ڕاستیدا ئەوەی کە هەیە پلانێکی گەورەترە لەوەی کە ئێمە بیری تێدەکەینەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جۆرێک لە جەمسەرگیری هەیە لە نێوان ئەمریکا و ئێران و ئەو پلانێک کە ئێستا ئێران ڕایگەیاندووە بە تایبەتیەوەی کە پەیوەندی بە مەسەلەی کوورە ئەتۆمیەوە هەیە دوو خاڵە خاڵی یەکەمیان ئێران دەیەوێت شێوەی تاکتیکی سیاسەتکردنی لە لۆکاڵیەوە بگۆڕێت بۆ شێوەیەکی دیبلۆماسی و ئەمنی لە ناوچەکەدا بەرامبەر بە ئەمریکا بەڵام تاکتیکی ئەمریکا ئەوەی کە لە ماوەی دوو مانگی ڕابردوودا دەبینین تاکتیکێکی جیاوازە بەرامبەر بە ئێران ئەویش بریتە لە لێکردنەوەی ئەو لە قوپۆپانەی کە ئێران دەستی هەیە بە تایبەتی لە لوبنان لە عێراق لە قەتەر لە لیبیا لە سووریا لە کۆمەڵێک شوێنی دیکە واتە ئەمەی کە دەکرێت ئەم سیاسەتە کاردانەوەی کە ئێران دەیکا بەرامبەر بە ئەمریکا بە جۆرێک لە جۆرەکان گۆڕینی تاکتیکی سیاسی خۆیەتی دەوێت لە ڕێگەی ئەم گۆڕینی تاکتیکەوە هەڵوێستی ئەمریکا یاخو بە جۆرێک لە جۆرەکان ئەمریکا ڕاکێشێتە ناو مەیدانێکی دیکەوە کە سەرقاڵی بکە بە سیاسەتێکی دیکەوە بۆی بزانێت کە ئایا ئەو پلانێت تا چەند سەرکەوتوو بووە يعني تكتيكية بزيادة يعني بريارك كتبيجي سياسية لتقل في چند جي تبحثن أمريكا كير إسرائيل جهات يسار خط كو همي بزاف دكت إيران نبي تاخدان تشيك أتومي دي أف بزاف السرقرن يان بەڵێ لە ڕاستیدا هەم کۆمەلگای نێودەوڵەتی هەم ئەمریکا هەم ئیسرائیل و هەم ناتۆش گەیشتونە قەناعەتێک کە پێویستە لق و پۆپەکانی ئێران لە مەنتیقەکەدا لێ بکرێتەوە خاڵی دواتر بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە دانین کە ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی بۆ ئەم مەبەستە ئیسرائیل لە ڕێگەی هەوڵە دیبلۆماسیەکانیەوە و لە ڕێگەی ئەو پەیوەندیانەوە کە هەیەی و دواتریش ئەم ڕێگەیاندراوەی کە ئەمڕۆ بە فەرمی ئیسرائیل ڕێگەیاندووە کە بە هیچ شێوەیەک ڕێگە بە دروستکردنی چەکی ئەتۆمی ئێران نادا و من پێم وایە بۆ قۆناغی داهاتووتر ئەگەر ئێران بەردەوام بێت لە پیتاندنی یۆرانیۆم و بەردەوام بێت لە بەدەستێنانی چەکی ناوەکی بێگومان کاردانەوەی تون لەلایەن ئیسرائیلەوە دەبێت و من پێم وایە لە چەند ڕۆژی داهاتوو کاردانەوەکانی ئیسرائیل بەرامبەر بە ئێران تا ڕادەیەکی زۆر پراکتیکی زیاتر بەدەردەکەوێت و هەڵوێستی ئیسرائیل بەرامبەر بە ئێران گۆڕانکاریەکی نەوعی بەسەردادێت بە تایبەتی بە ئاڕاستی تونکردنەوە لەسەر سیاسەتی ئێران يعني بسیارا مجاوب بوچی دوی قۆناغێدا دوێرا و شانۆکەدا ئەفناکۆکێن درست بن يعني بڕیارێکا ژوی جۆریش ئیرانێ دەرکەویت بەڵێ لە ڕاستیدا ئێران دەیەوێت ئەو ئابلۆقە ئابووری و سیاسی و سەربازی و دیبلۆماسیە کە لەسەری هەیە بتوانێت لە ڕێگەی ئەم کارتەوە کە ئێستا فڕێی داوە کۆمەلگای نێودەوڵەتی بەوە ڕازی بکات کە ئەمریکاش دووبارە کۆنگرێسی ئەمریکا بەوە قەناعەت پێبێنێت کە چاو بخشێنەوە بە سزاکانی سەر ئێراندا لە بەرامبەر ئەمەدا ئێران بێدەنگ بکرێت لە بەرامبەر ئەو هەوڵانەی کە چەند ڕۆژێکە داوێتی بۆ مەسەلەی بەدەستێنانی چەکی ناوەکی واتە بە جۆرێک لە جۆرەکان ئێران کارتێکی فشارێکی سیاسیە فڕێ دەداتە دەرەوە بۆ ئەوەی کە هەڵوێستی ئەمریکا تاقی بکاتەوە باش کارتێکا سیاسیە تا بەحث کرد و حەست کرد یعنی سەرقاڵ کرد مژیل کرد ئەمریکا في بابتي و تدبيني دي سركفتي بيت كومارا إسلامية إيران في كارتي يام في سرقال كرني بەڵێ لە ڕاستیدا ئێران لە شێوەی دوورخستنەوەی لەسەر مەترسیەکانی سیاسەتێکی ژیرانە پێڕەوی دەکات ژیران هەڵبەت بۆ وڵاتەکەی خۆی نەک بۆ دەرەوە و ئێران دەزانێت چۆن لە قەیرانەکان خۆی ڕزگار بکات ماوەی 10 ساڵە ئەمریکا ئابلۆقەی ئێرانی داوە سزای بەسەر ئێراندا سەپاندووە بەڵام نەیتوانیوە تا ئاستی ئەوەی کە ئێران تەهمیش بکات یاخود لە ناوی بووە ئەمریکا نەیتوانیوە بۆ ئێمە قەناعەتم وایە ئێران دەتوانێت بەم کارتە بە جۆرێک لە جۆرەکان هەڵوێستی ئەمریکا بگۆڕێت و من پێم لەم کاتەدا بەکارهێنانی کارتی ئێران بۆ جوڵاندنی پرسی کوورەی ئەتۆمی و دروستکردنی چەکی ناوەکی لەم وەختەی ئێستادا من پێم وایە کارتێکی جوڵانەوەیەکی بەهێز بوو و ئەمریکا خۆشی چاوەڕێ ئەوەی نەدەکرد کە ئێران ئەم کارتە بەکاربهێنێت و قەناعەتم وایە ئێران بەردەوام دەبێت لەسەر ئەو هەوڵەی کە بۆی دەدات تا بحث إسرائيل كير كو چند روزن دهاتی دا درنگ ودان هبرنش لای هلویستن إسرائيل برانبر إيراني ده چه هلویست چرنگ ودان جلا ولایت نگرتین امریکا و هبن دیتناته برانبر وی هلویست ایرانه
بڵێ لە ڕاستیدا دووسێ ڕۆژ پێش ئێستا ئاژانسی میدڵ ئێست ئۆنلاین بڵاوی کردبووەوە کە ئەو سزایانەی کە ئیسرائیل و ئەمریکا بەنیازن بۆ قۆناغی داهاتوو کە پێی دەوترێت قۆناغی کارتی سوور بەرامبەر بە ئێران دەیگرنەبەر بریتین لە سێ قۆناغی یەکەمیان ئەوەیە کە سەررجەم باڵیۆزە دیبلۆماسیەکانی ئێران لە دەرەوەی وڵات وەتانانەت لە وڵاتە عەرەبیانەش کە ئەمریکا تێیدا حەریفە بە هەموو شێوەیەکدا دەخرێت. قۆناغی دووەم دەست بە سەرگرتن سەررجەم ئەو بلۆکە بانکیانەی ئێران دەبێت کە لە جیهانی دەرەوە هەیەی. قۆناغی سێهەمیش بڵاوکردنەوەی لیستی داواکاری دیبلۆماتکارانی ئێران و بەرپرسانی ئێرانە بە مەبەستی ڕادەستکردنەوەیان یاخود بە مەبەستی دەستگیرکردنیان لە هەر شوێنێکداهن. ئەم سێ کارتە لە قۆناغی داهاتوودا لە دژی ئێران ڕادەگەیەندرێت و چاوەڕێژ دەکرێت ئەگەر ئێران تا چەند ڕۆژی داهاتوو لە ڕێگەی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێرانەوە وەڵامی داواکاریەکانی ئەمریکا نەداتەوە لەسەر ئەم پرسێکە هەیە. من قەنەعەتم وایە کە ئیسرائیل و ئەمریکا دەست دەکەن بە جێبەجێکردنی قۆناغی کارتی سوور. باشە کارتی سۆر مەبەست پێ چییە کارزان؟ بەڵێ کارتی سوور مەبەست ئەوەیە کە ئەمریکا سێ کارتی بەرامبەر بە ئێران بەکارهێناوە. کارتی یەکەمیان بریتی بۆ لە ئابلۆقەدان، کارتی دووەمیان لێکردنەوەی لقوپۆپەکانی ئێرانە لە مانتیقەکە بە تایبەتی لە میدڵ ئێست ڕۆژهەڵاتی ناوەڕاست، کارتی سوور بریتە لە بایکۆتکردنی یاخود سزای ئابووری ڕاستەخۆ بەسەر ئێراندا کە من پێم وایە ئەمجارە وڵاتانی عەرەبیش دەگرێتەوە و تا ڕادەیەکیش ئەوەی کە پێی دەوترێت کە ئێستا لە عێراق و بە تایبەتی لە لوبنان و لە قەتەر و لە کۆمەڵێک شوێنی دیکە دەبینێت سەرەتای دەرکەوتنی ئەو کارتە سوورەیە و ئەگەر ئێران هەر بەردەوامی تێدا هەبێت دوور نییە کە مەترسی یاخود هێرشی سەربازیش تێدا ئەنجام بدرێت، بەڵام هێرشی سەربازیەوە نیە کە ئێمە بیری لێ دەکەینەوە، بەڵکو هێرشێکی سنووردار دەبێت بۆ ئەوەی کە ئێران پاشە کشێ بکات لەو هەوڵانەی کە دەیدات. باشە سەر ئاستی ئەوروپا تبینی ئەوروپاژی بێدەنگ ببینیت بەرامبەر وی هەڵویستێ ئیرانێ یان نە؟ واقعێک هەیە کە ئەوروپا یاخود یەکێتی ئەوروپا هیچ بڕیارێک نادا یاخود بڕیارێکی نادا کە کاریگەری هەبێت لەسەر بڕیارەکانی ئەمریکا و ئیسرائیل و من پێم وایە ئەمریکا و ئیسرائیل کاریگەری ڕاستەخۆ ناڕاستەخۆیان لەسەر بڕیاری ئەوروپا هەیە. بە حکمیەوەی کە ئەوروپاش ئێستا لەگەڵ ئەو سیاسەتەی ئێراندا نییە، بەڵام یەکێتی ئەوروپا هەفتەی ڕابردوو ڕایگەیاند بوو کە بە جۆرێک لە جۆرەکان دەیەوێت لەگەڵ ئێراندا بگەنە گفتوگۆ بۆ ئەوەی کە ئەو گفتوگۆیانەیە کە هەبووە پێشتر کە پێی دەوترێت پێنج کۆیەک ئەوانە کۆتاییان پێنەهێنرێت یاخود بە جۆرێک لە جۆرەکان هەڵنەوەشێتەوە. یەکێتی ئەوروپا هەوڵ دەدات بە شێوەیەک لە شێوەکان نێوەنگیری بکە، بەڵام ناشتوانێت دژی بڕیارەکانی ئەمریکا و ئیسرائیل بوەسێتەوە، بۆیە پێم وایە بڕیارەکانی یەکێتی ئەوروپا تا ڕادێک سنووردار دەبێت. باشە ئەگەر هاتۆ ینی کۆمارە ئیسلامی ئایرانێ پێگیری ڕێککەفتنە ئەتۆمی نەکرد، تۆ بینی دێتۆشی چ بیت ژلای ئۆروپیاڤە ڕۆسە ژلای ئەمریکاڤە ژلای جڤاکی نیڤدەوڵەتیڤە؟ من قەنەعەتم وایە کە ئێران ڕەنگە نەتوانێت بەرگەی زیاتر ئابلۆقەی ناوخۆیی بگرێت، چونکە بەڕاستی دۆخی ئێران لە ڕووی ئابووریەوە زۆر خراپە و مەترسیەکی جدی لەسەر ئێران هەیە بە تایبەتی لە ڕووی داڕوخانی ئابووریەوە. قەنەعەتم وایە کە ئێران دەیەوێت بگاتە ئەو ڕادەیە کە گفتوگۆ بکات، هەرچەندە پێشووتر ڕابەری گشتی ئێران ڕایگەیاند بووە ڕۆحانیش لێدوانێکی هەیە دەڵێت ئاماژە بەوە دەکا کە ئێمە سوورین لەسەر ئەو مەبدەئانەی کە لەبارەی پرسی ئەتۆمیەوە ڕامان گەیاندووە و هەر شتێکیش کە بەلای ئێمەوە هێڵی سوور بێ گفتوگۆ لەگەڵ ئەمریکادا ناکەین، بەڵام ئەمە ڕەنگە لە ڕووی ڕاگەیاندنەوە بێ لە ڕووەکەی دیکەی مەسەلەی سیاسیەوە. من پێم وایە هەم یەکێتی ئەوروپا هەم ئێرانیش پێیان خۆشە کە دووبارە بە جۆرێک لە جۆرەکان نەگەنە حاڵەتی لێدان لە ئێران، بۆیە ئێران دەیەوێت دەرجەیەکی دیبلۆماسی بدۆزێتەوە و واقعێک هەیە ئێران ئەوەی کە تا ئێستا کردوویەتی لە عێراق و لە لوبنان و لە یەمەن و لە لیبیا و لە قەتەر و لە هەندێک شوێنی دیکە تەنها بۆ ئەوەیە کە فۆکسی ئەمریکا لە بواری سزادانی سەر ئێرانەوە کەمتر بکاتەوە، بەڵام کە ئێستا مەترسی ڕاستەخۆی ئەمریکا کەوتووەتە ئەوەی کە پێویستە ڕاستەخۆ مامەڵە لەگەڵ تاراندا بکرێت، بێگومان من پێم وایە بەردەوامی ئێران لەسەر ئەم دۆخە من پێم وایە لە زەرەری ئێراندا دەبێت. باش بەڕێز کارزان سەباح هەوڕامی چاودێری سیاسی ژی هەولێرێت و دگەلم بۆی سوپاس بۆ پشکداریاتە.